ئەزان چۆنە دایک و باوکی حەقیقی ئەگەر بەڕاستی دایک و باوک بن نایکە بەڵام من سەدان دایک و باوکە زانم فەرق لەبێ مناڵەکانیاکە مثلا کوڕەکەی خۆشەوێ احتیمام بە کچەکان نایە فەرق و جیاوازێک عەقڵێکی وایە ئەوە تێگەیشتەوە لە کاتێکە من دڵنیام یعنی ئەوەی کە مرۆڤ لە کۆتایی ژیانیەکە چوە تەمەنەوە ئەوەی بتوانێت پاڵپشتی بێ و لە لای بحەسێتەوە کچە یعنی زۆربەی باوکەکان و دایکەکان کە ئەچنە تەمەنەوە ینی تووشی نەخۆشی بن و ئەسەد جێەکەون کچەکان فریانەکەوێت ناڵم کوڕ خراپە بەڵام بەعام تەبعی کچ وایە ئیجتیماعیە دڵسۆزە بۆ دایک و باوکی عاتفیە بەداخەوە هەندێک دایک و باوکێکی جیاوازیەکە لە بین مناڵەکانێنە یا مناڵی بچووک ئاخردانە مەسەلەن یا مەسەڵەن مناڵی لە مناڵەکان لە دایکێکە کێشەی لەگەڵ دایکیە یا لە خاڵێکێکە ڕقی لێت یا لەمە چۆن باشکرێ ئەکید مناڵەکە لە دایک و باوکە چێ ئێتەکە لە دایکی چوو دایکیشی وەکو براکانی و کشەکانی ئالەوە ڕقەڵەگرێ جیاوازیەکە لە نێوانیانە تەمەن کە جیاوازی شکرد شتێک منانی فێڵەن عقدەی قابیل یعنی جۆرێکە لە گرەی دەرونی ناویان ناوزانەکان لە قابیلەوە وەریانگرتەوە کە هابیلی برای خۆی کوژ ئەوی لەسەر غیرە بوو حەزەتی ویسە براکانیشان لێکن نەکرد هەمووی لەسەر غیرێ یعنی ئەوە هەیە لە نەفسە ئینسانە ئەوڵە بەداخەوە دایک بەناو دایک و باوکن بەڕاستی منداڵ ینی جێرێک هەر جەرگە و کچبی کوڕبی گەورەبی کچکە بیتەن دەیتر لەوێن ئەویان جەرگەکەی جگەری زۆر خواردۆ دیار نەخۆشی پێوەیە بەداخەوەی ترەوە عەقڵێتە لە واقعا لە کوردستانە و لە هەموو وڵاتانی دنیا و جیاوازی هەیە بەڵێ باشە دکتۆر بەڕێستان زیاتر لە 30 ساڵ ئەزمموی کارکردنتان هەیە لە بواری ڕاگەیاندە باشە دەمەوێت بزانم کاریگەریتان چی بۆ لە ماوەی ئەو 30 ساڵی ڕابردوو وەڵاهی کاریگەری مەسەلە نەبێ ئێوە بڕیار بن من 3 ساڵە مثلا جەنابە و بەرنامانەی من تەقدیمم کردووە نبینی و تاکیت هەندێکیان وەنیە بێگومان بەتەکید لێ نەکردووە وەڵاهی زۆر ئەوجا هەر کاتێک ئامادەکاریمان دەکرد لە بۆ بەرنامەی باسم کرد ئەمن لە سانەوی بۆم دەمخین باشە مامۆستایەکمان هەبوو ئامۆژگاری کردین کە تەمەشای بەرنامەکەی بەڕێزت بکەین ئەو کاتە بەڕاستی یان یەکەم جار بوو تەمەشا بکەم یعنی زۆر ئیسیفادەی هەبوو زۆر سوودمالی بینی زۆر خۆش بۆ کاتە لە بۆمە قسە و گفتوگۆ و بابەتەکان اینجا زەین چۆنە شەیماقان ئێمە ئەمەی کە ئێستا ئێمە ئەیکەین بڕوا بێ لە وڵاتانەوەی بەپارەیە بەتەکیدی وایە دکتۆرێکی ناوی محمود معەزەمینە ئەوە لە ئێرانیە تەوە لە خارجەژی یعنی کێتەوە بۆ ئێران کۆڕ و سمینەرەکە ئەزانی ژنومێر دێکی بە $100 بەشدارە بن ینی تۆ ئەگەر هاوسەرەکە بەشداری $200 ئەزانی $200 لە ئێران زۆرە چکە تمەنیان قیمەتی نییە ئەچێ بۆی فێر بێ بۆی کێشە ینی مەسەلەن کە ژن و پیاوێ شارەزای یەکتریە بن کە تۆ بە شێوەیەکی زانستەڵی وا بکەن لە تەلاق و لێکجیابوونەوە $100 چیە تۆ خێزانەی لە تەلاق و لێکجیابوونەوە مناڵ لە سەرگەردانی کە ئێمە بە دایک و باوکێگەڵێن مناڵەکەی خۆشەوێ خۆڕەتی لێ نییە نازی زۆری یاوەتەیە نقمی کردۆ لە خۆشەویستی هەموو شتەکانی بۆ جێبەجێکە ئێمەش کە پێڵێن نازداری خراپە و کەسێتی مناڵەکە لاوازەکە ئاکی تەڵوێستەیەکەکە مادەم مناڵەکەی وای لێ بێت کاڵێن تونند و تیژی لێمێ وەزانی لێ بە لی بم بێ بە پیاو چۆن ئەڵێ سنووری خۆی بزانێت لە کاتێکە تونند و تیژی مناڵ بەرەولادانە بە خراپترە بێ لەگەڵتا عینادی و لەگەڵەکە تۆڵی خۆی لە کەسانی ترگاتەوە یعنی ئێمەوەی باسیەکە این چێ باسی خێزانە باسی پەروەردەی مناڵە باسی کێشەکانمانە من دەیان کەس بڕاو هەبێ لە بازار کە پێی گەشتوم هەموو جارێکی تویانم ئەڵە کاکتۆ زۆر سپاس دەکەم من زۆر جابیرم لە خۆکوشتن کردەوە خەمەوە گویا لە خارجە ژیان تووشی کێشەی گەورە بوو بووم بەڕێگەی بەرنامەکان و ڕێنمایەکان و الحەمدوللا ڕزگارم بووە طبعا ئیترەوەش یعنی ئەوە خێرێک ئەوش لە فەزلی خواوەیە کە ئێمە بتوانین وەسیلەیە بین هەندێک شتێ لە بوارەکەی خۆمانە ئەیزانی بین بە خەڵکە